ئەکرێت بڵین تەنیا 3 ڕۆژی ماوە کە تەلاری هونەر لە شاری سلێمانی باوەش بکاتەوە بۆ یەکێک لە کارە هونەریەکان، یەکێک لە کارە شانۆییەکان کە لە ئێستادا تەواوی کارەکانی ئامادەیە و پرۆڤە و ئامادەکاریەکانیان بە کۆتا گەشتووە. ئەوی شانۆیی دکتۆرە کە بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات لە تەلاری هونەری شاری سلێمانی ڕۆژی یەکشەممە دەست بە نمایشی خۆیانەکەن و گفتوگۆکەین لەسەر ناوەڕۆکی شانۆکە، لەسەر ئامادەکاریەکانیان یان کۆتا ئامادەکاریەکانیان و کات و شوێنی نمایش لەگەڵ زۆر بەڕێزان. کامیل شێخەمین وەک ئەکتەر و یاداشت یوسف دەرهێنەر، سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بێت. سڵاو، زۆر سپاس بۆ ئێوەش. تەنیا 3 ڕۆژی ماوە تا پەردە لەسەر ماندووبوون و لەسەر پرۆڤە و لەسەر کاری ئێوە لا ببرێت تا بینەر بێتە هۆڵەکە و کارەکەی ئێوە ببینێت. هەستی ئێوە چییە بۆ نمایشکردنی کارەکەتان؟ کاگیاداشت. زۆر سپاس بۆ ئێوە. هەمیشە ئێمە سپاسگوزاری دەستگای میدیایی کورساتین. دەستیان خۆش بێ، ئەتوانم بڵێم کە پاڵپشتی ئەوانیش یەکێک بوو لە هاندانمان بۆ کارەکەمان. هەمیشە تۆ پاڵپشتی و لێ بکرێ لە هەر ڕوویەکەوە ئەبێتە هۆی هاندانی تۆ حتا لە ڕووی دەرونیەوە بێزگە لە مەوزوعی پاڵپشتی کارە هونەریەکەمان. کارەکەمان هەروەکو جەناب و فەرموود هاتۆتە کۆتایی بە پاڵپشتی ئەو ئەکتەرە جوانانەی کە لەگەڵمانان و هەروەها هاوکاری برای بەڕێز و هاوڕێم کاکە یاداش یوسف توانیومانە ئەم ئیشە بکەین. هیوادارم جێگەی خۆی هەبێت و جێگای ڕەزامەندی بینەرەکانیش بێت. هەنبژین دەستان خۆش بێت و چاوەڕێی کارێکی بەهێز و کارێکی نایابتان لەکەین بێگومان. کاگیاداشت تۆ چاوەڕێی چیەکەی هەستێکت هەیە کە 3 ڕۆژ ماوە بۆ نمایشی وڵا پێشێکی زۆر سوپاسدانەکەم و پێش قسەکانم جێگەی خۆیەتی زۆر سوپاسی جەنابی کاک دێرین لە تێوڕەشید بەرەبەری گشتی دەستگای میدیای کورسات بکەم و سوپاسی جەنابی کاک هەردی بکەم وەک ڕاوێژکاری جەنابیان و تیمی تەلاری هونەر بەڕاستی زۆر ماندوو بوون لەگەڵمان. شتێک هەیە لە لای من پێم وایە لە بواری هونەریە یا لە بواری شانۆ و درامایە هونەرمەندێک یا ئەو هونەرمەندانێک کە ئێستا لە تۆپن یا لە مەرحەلەیەک وەستاون ئەگەر کورساتیان لەگەڵان نەبوو بێ لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانی ئیشکردنیانە مێژووەکان بۆ شایشی هەیە. ئەمە وەسفی کورسات نییە بۆ تاریخی و هونەرمەندانە سیرکە لە بەشێک لە ئەزمونونەکە هونەریەکانیانە کورساتیان لەگەڵ بووە، پاڵپشتی کورسات هەبووە. بۆیە ئێمە زۆر ئۆفەر هاتە بەردەممان، زۆر ئۆپشناتە بەردەممان کە کارکەین، بەڵام لە کۆتاییە کورساتمان هەڵبژار. سوپاس بۆەوەی کە لەگەڵمان نابوون و سەبارەت بەوەی کە هەستمان چۆنە بەدڵنیای ئێمە لە 35 ئەم ساڵەوە دەستمان کردووە بە پرۆڤەکردنی کردداری ئەکتەرەکان و دەرهێنەر و یاریدەدەری دەرهێنەر، بەڵام لە مانگی یەکەوە کاستینگ مانگ دەست پێ کردووە. ینی بە چەند فلتەرێکا کۆمەڵێک ئەکتەر ڕۆیشتووە ئەنجا توانیمانە 35 ئێمە بتوانین لە پرۆڤایە بین لەگەڵیانە. هەتا ئەمڕۆ وەسبینەکە جەنەرال پرۆڤی ئێمەیە و لە ڕۆژ یەکشەمە نمایش دەست پێەکەین. ئەو ماوە دوور و درێژێمە سەرقاڵی پرۆڤەوین بە هیوان بەدڵی ئێوە بێت. ڕۆژی شەمە یەکشەمە کاتژمێر 6 کاتژمێر 6 دەست بە نمایشەکان. کاکەمیل چی جیاواز بوو لەم کارەیە تۆ لە 2016ەوە نەچووتە سەر تەختەی شانۆ کارت نەکردووە بۆ 10 ساڵە، بەڵام چی جیاواز بوو لەم کارەی کاگیاداشە لە شانۆیی دکتۆرە چی سەرنجڕاکێش بوو کە بڕێرەدا ئەبێت لەم کارەیە کاکەمیل بەشدار بێ؟ بەڵێ ئێمە من لە 2016ەوە کۆتا شانۆگەری کە بەشدار بووم تایە وەکو تیپی خۆمان تیپی ڕەنگاڵە شانۆگەری ملیۆنەر بوو. بەجددی لە 2016ەوە من نەچوومە تۆ سەر تەختەی شانۆ. کاگیاداشت کە بە منی وتی کارێکی ئاوا هەیە پێم خۆش بوو لەبەرەوەی جیاوازی هەیە لەگەڵ کارەکانی ترما جیاوازی هەیە. کۆمەڵێک تازەگەریتیایە کە تا ئێستا من لە هیچ شانۆیەکە نەمان کردووە. تازەگەریەکان عمر باقی بێ ئەبینرێت. ئەم کارە کارێکی ئەکادیمیایە، سەرف ئەکادیمیە و هەروەها کۆمێدیای ڕەشە. من ئەو کارانەی تری کە کردومە کۆمێدیای ڕەشی تیا بووە بە کەمی، بەڵام زیاتر کۆمێدیای سپی بووە. ئەمەیان کۆمێدیای ڕەشە بێژگە لە فیلمە کۆمیدیەکان یا دراما کۆمیدیەکان. کارەکە بەلامۆ نوێ بوو، جێی دڵخۆشی بوو کاتێکە چیرۆکەکەم خوێندەوە، سیناریۆکەم خوێندەوە، کەسایەتێکی بۆ دیاری کردم کاگ یاداشت
بینای کەسایەتیەکەم لە خۆما دروست کرد کە توانیم وتم لەوانەیە بتوانم ئەم کارکتەرە بەرجەستەکەم کە کارکتەری جیڤۆتایە ئەگەر نەمتوانایە سەراحەت پێمەوت چونکە ئەکتەر ئەگەر توانای ئەو کەسایەتی نەبوو کە بۆی دیاری کراوە ئەتوانێت بیگۆڕێ بە کەسایەتێکی تریان ئەتوانێت بڵێ من نایکەم بە داوای لێبوردنەوە بەڵام من کەم تا زۆر لە خۆم قەناعەتم پێیەتی ئەو کاتەش قەرارەکەوێتە سەر بینەرەکان جێ دڵخۆشی بوو بەلامەوە کە دوای 10 ساڵ بگەڕێمەوە سەر تەختەی شانەوە چکە من سەرەتای هوەریم بە شانۆ دەسم پێ کردووە و جێ شانازیشە کە هەمومان بە شانۆ دەستمان پێکردو و دوای هاتوینەتە بەردەمی کامێرە دەستخۆش کاک یاداشت لە ساڵی 2022 کاتێک شانۆی گۆرانەکان نمایش کرا و هەزاران بینەری کۆ کردەوە و ڕۆژانێکی زۆر ئەم شانۆگەریە بەردەوام بوو نمایش کرا سەرکەوتنێکی باشی تۆمار کرد شانۆگەرێکی بەهێز بوو لە ئێستا چاوەڕێی کارێکی بەهێزتر و باشترەکەین و دەقێکی قوڵترت هەڵبژاردووە کە کاری لەسەر بکەیت چاوەڕێی چیەکەیت بۆم کارە وەڵایی خۆی ئەوە ئەرکەکە قورسترەکە لە کاتێکا کە تۆ ساڵی 2022 بە کۆمەڵی ئەکتەری گەنج توانیت ئەوە بکەی ئێستا لەگەڵ کۆمەڵێک ئەکتەری بە ئەزمموی وەک کاکامیل و کاکزاهیر و کۆمەڵە گەنجی تر کە لەگەڵمانە لە بوارەکەیە و دەرچووی پەیمانگای هوەرە جوانەکانن بۆیە ئەرکەکە قورسترە و پرۆڤەکان بۆ من سەختتر بوو ئامادەکاریەکان سەختتر بوو بە ورتر کارمانتیا کرد هەتا بیرمان لەوە کردەوە گۆرانێکی تایبەت بۆ شانۆگەریەکە دروستکەین تێکستێکی تایبەتم بۆ شانۆگەریەکە نووسی بۆ گۆرانی شانۆگەریەکە کردمان بە گۆرانیەکە ئامادەیە دیکۆرەکە لەگەڵ ئەو برادرانە بە وردی کارمان لەسەر کردووە وەجلو بەرگەکان بە وردی هەڵمان بژاردووە ئەمە وای کردبوو کە لە دوای 57 ڕۆژ نمایش لە ساڵی 2022 بۆ ئەم جارە باشتر خۆت ئامادەکەی بۆی ئامادەکاری باشمان کردووە و دڵنیاشین کارێکمان کردووە کە بینەران لەگەڵ یا ئەژین و لە یادەوەریانە ئەمێنێتەوە بۆ من جێگەی دڵخۆشیە لە ساڵی 2022 نمایشێکم کردووە کە ئێستا 2026 خەڵک لە کۆمنتەکان دووبارە باسیەکاتەوە بۆ من ئەڵێ ئێستاش ئەو دیمەنم لەبەر چاولا نەچووەکە و ڕووداوە ڕوویا لە شانۆی گۆرانیەکان بۆیە ئەم جارە ژێمە کارێکمان کردووە کە هەوڵمان ناوە بینەر لەگەڵ دیمەنەکانە بژی و لە کۆتاییە ببێتە دادوەرێکی ناو چیرۆکەکە و ئەبێتە بڕیاردەر هەر کەسە و لە ئایدیای خۆیەوە بڕیارەدا کە چێ قوربانیە لە ناو ئەو چیرۆکەیە ئەمە لە دەرەوە ئێمە سنووقێکمان داناوە هاوشێوەی هەڵبژاردننی دیموکراسی لە هەموو دنیاکە هەیە بینەران فۆرمێکیان لە بەردەستایە بە وێنەی کارکتەرەکانەوە ڕێنمای یەکرێن کە دەنگ با بە یەکێک لەو کارکتەرانەی کە لە ناو شانۆگەریەکە بینیوێتی چێ قوربانی ناو ئەم چیرۆکە بوو بەڕاستی قوربانی هەبوو یان نەبوو کە تەنانەت مناڵێکی بچووکیش هەیە لە ناو شانۆگەریەکە مناڵەکەشمان داناوە ئایا ئەو مناڵە قوربانیە یا کارکتەری سەرەکی کە جیفۆتایە قوربانیە ئەو ئەکتەرانەی تر لە ناو چیرۆکەکە بووم بە قوربانی کامل بەڵێ خۆم قوربانی قوربانی کاکەمی بەڕای من مەسلەیەکی کوردی هەیە لێ کەس بە دوی خۆی ناڵێت ترشە کەسیش لە خۆی ناڕازینە لەوانەیە من قوربانی ئێستا خۆت ئەگەر فۆرمەکە بڕکەیتەوە چێن وەڵا لە خۆمی لە ساحەکە شتێکی خۆشی کاکامیتان بۆ باسکەم کە سنۆقشتەکانمان ئامادە کرد ئیتر فۆرم شتەکانمان هێنا زۆر مەشغوڵ و ئەوە بووم لە پرۆڤەیە فۆرمەکە هێناوتی کاک یاداشتم بڵێ و دیێرەوە چیە قوربانیە منیش قوربانی وانە بەس بە نیسبێش دەگەوتە خۆ قەرارمە نێوی زوو لە خۆمم بەڵام ینی بینەران زۆرترین دەنگەکان تەسەوڕەکەی بۆ چێ بچێت بە تەسەوری من لەوانەیە بۆ من چێچکە من هەموو ژیان و پارەکانم خستە پێناوی ئەوەی کە ویستم بینای کەم و دروستیکەم کەچی لە ئەخیرا ڕووخا بیناکە ڕووخا یعنی وێران بووم ئیتر یعنی ها ئەمیشم چوو ئەویشم چوو کاکەمی بە جۆرێک باسیەکە کە تامەزرۆ بووم بۆ بینینی شانۆگەریەکە من سەیری شێکم کە زۆر بەزەیم پیادە بەزوانیە وەڵا ئەمە نەگوناحم لە ئەخیرا یعنی بەزەیم بە خۆمایەتەوە خوا لە هەموو ڕوویەکەوە تەنانەت بەرامبەر بیبیکی بچووک دەستەوسان وەستاوم هیچم بۆ ناکرێ بەزیترەوە بینەرە بێ بڕیار باش ئەمە بینەر بڕیارەکەیە مەبەست لەمە چییە چی لەم دەنگانە ئاکرێت چی لەم کارتانە ئاکرێت ئەگەر بۆن مونە ڕۆڵەکەی کاک کامیل زۆرترین دەنگی بەدەستێنا کە ئەو خۆ باسی شەکەن کە واش نابێ بەڵام چی لێکرێت ئەمە دەرهێنەر ئەبێت پلانی هەبێت کاتێک تۆ نمایشێک دروستەکەی ناتوانانی بە تەقلید هەموو نمایشەکەت بەری بۆ پێشەوە گەر من ئێستا خاوەنی ئایدیای 2022 بم نمایشەکەم هەنگاوێک ناچێتە پێشەوە
ئەبێ ئایدیایەکت هەبێت چۆن بینەران ئەهێنیتە ناو نمایشەکەەوە پلانی مارکێتینگت هەبێ و پلانە مارکێتینگەکە تەنها بیر لە بزنسەکە نەکەیتەوە بیر لەوە بکەیتەوە بینەر بکەیتە بەشێکی بڕیاردان لە ناو نمایشەکەت ناکرێ من لەبەرەوەی حەزەکەم بینەر ئەلەوێت دەست هەڵبڕێ بێم نمایشەکەم وا لێ بکەم و هەموو قانونەکانی مەسرح تێک بم لەبەرەوەی حەزەکەم بینەر لەگەڵما بەشدار بێ بەڵام چ ڕێگەیەک ئەدۆزیتەوە بۆی بینەران ببنە بەشێک لە چوارچێوەی ئیشەکەی تۆ لە چوارچێوەی ئەکادیمیاشا تێشی نێیت وە شتێک پیش بکەیت کە پێشووتر ئەم شتە دەستی بۆ نەبێت بەڵام ڕەنگە ئەو کەسانی کە ئەوەشیان کردی بێت بڵێن ئەماش جۆرێکە لە جۆرەکان شێوازێکە لە شێوازەکان و لابردنی ئەو دیوارەی بینی بەڵێ ڕێگەی ئەکادیمی هەیە بۆ منە بیرتۆڵ برێش کە ڕێبەری ئەو ڕوتی شانۆی برێختە ئاساییە بەلایەوە دیواری چوارەمە شکێنێت بەدڵی خۆی ئەکتەریەتە ناو بینەرانەوە بەڵام لە چوارچێوەی خصوصێتی شانۆگەری برێختە بەڵام ئێمە نەهاتین مەسەلەن چوارچێوەی شان و واقعیەکەمان تێک بین لەبەرەوەی بمانەوە بینەر بێتە ناوە ئەمەمان نەویست هاتین پلانێکماندانا چۆن ئەمە وا بکەین کە بینەران ببنە بەشێک لە پرۆژەکەمان و چۆن وا بکەین کە ئەمە ببێتە جیاوازیەک لە نمایشەکانی تر جیاوازیەکی تر بدۆزێتەوە بینەر بێتە ناو ئەم نمایشە و بڕیاردەر بێ و ئێمە هەفتانە ئەم ئەنجامانە ئاشکرا ئەەکەین بۆ بینەران ینی لە ڕۆژانە ئاشکراگەین ئەمڕۆ جیفۆتا سەتا ئەوەی دەنگەکانی بەدەزێناوە سبینە جەنا بە دوورە بڕیار بدە بزانە چێ ئەبێتە قوربانی ئەمە و لە کۆتایی نمایشەکەیە کۆی گشتی دەنگەکان ئاشکراکەین بەڕای بینەران و لە ئەو کاتەشا من وەکو دەرهێنەری نمایشەکە بڕیارە دەم کە چێ قوربانی ڕاستەقی نەبوو لە ئایدیای منەوە کە ئامادەکردن و دەرهێنانم بۆ نمایشەکە کردووە ناکرێ مەزەلە من ئێستا بڵم ئەوە قوربانی و قۆپی بکەم بە جەنابە بڵێیتەوە جەنابە سبێنە بێ ساحێک لێ بدەین نە ئەبێ بینەران بڕیار بدەن بە تەواوەتی نەبینم خۆم حەزیشەکەم بەڕاستی ببینم ئینشاءڵڵا هەمووتان لە خزمەتتان نابی من لێرەوە پێم خۆشە هەموو برادرانی دەستگای میدیایی کورسات لە نمایشەکانە ئامادە بن و هەمیشە وجودتان هەبووە لە هۆڵی پرۆڤە و لە ڕووماڵی پرۆژەکەمانە زۆر زۆر سپاسدانەکەین هیوادارین ئیشێکمان کردوێت کە بە دڵی هەموو کەسێک بێت ئەوەی کە هاتوین پرۆڤە بوو پارچە پارچە کارەکەمان بینیەوە بەڵام پێم خۆشە بێم و وەکو هەر بینەرێکی تر تەواوی کارەکە ببینم کاکەمین نواندن لەگەڵ کاکزاهیر و دێرین خان ئەکتەری بازمونن و لەگەڵ کۆمەڵێک ئەکتەری گەنجە کە سەرەتایی کارکردنیانە چۆن باسی ئەم کارانە ئاکەی چۆن باسی نواندنی خۆتەکەی چۆن ئەم هاوسەنگیە ڕایگیراوە لە کارەکەیە بەڵێ تەمەەن ئێمە لە سەرەتایە کە دەستمان کرد بە پرۆڤە ئەوە کاک گیاداسیش خۆی ئاگادارە بەڕاستی نایشارمەوە هیلاک بووین پێوەی نەک بڵێم من لە بەرەوەی خۆم ئەزمونم هەیە و ئەکتەرێکی باشم باسیەوە ناکەم بەڵام لەگەڵ یانە نەختێک هیلاک بووین لە کاتی هیلاک بوونەکە پێشبینیم ئەوەم کردوتم با هیلاک بین لەگەڵیانە ئەنجامێکی باشی ئەبێ دوای 4-5 ڕۆژ کە نەسەکانمان فڕەیە ئیتر بە بێنەس پرۆڤەمان کرد ئەمەلم هەبوو کە باش بن چکە ئەوانیش دەمێکەیە نەهات بوونە سەر تەختی شان و دەمێکە دوور بوون هیلاک بوون بەڵام شکر نەتیجەکەی باش بوو ئەڕوات بەرەو باشی ئەڕوا و زۆر بەرەو باشی ئەڕوا من مرتاحم لەگەڵیانە لەگەڵ ئەکتەرە گەنجەکانیش کە زۆر بەیان دەرچووی پەیمانگان ئەکتەری جوانن ئەکتەری عاقڵن ئەو ڕێنمایانەی کە کاگیاداش تەرحی ئەکرد و منی جارجار یارمەتیم لێوەر ئەگرت چکە من خۆ نەدەرهێنەر بووم ناری دەی دەرهێنەر بەس وەکو ئەکتەرێک و ئەوەی کە نەختێک ئەزمونم هەیە تەداخلاتمە کرد من سوپاسی یەکەم هەر لێرە هی کاگیاداش کە هیچ وەختێک بێ قسەی منی نەکردووە و تومە ئەوەی کە من ئێڵێم ئەگەر بەلاتۆ جوانە بڵێ باشە باوا بێ ئەگەر بەلایش تۆ جوان نەبوو من هەر بە سنگی فراوان وەکو برایەک لێ وەرئەگرم لەبەرەوە هیلاک بوونەکەمان بە فیڕۆ ناچێ ئەمەلی ئەوەم هەیە کە ئەکتەرەکانی بەرامبەرم هەمیشە جوان لە من جوانتر بن چونکە کە ئەوان جوان بوون من جوانە بم کە من جوان بووم ئەوان جوانە بن بە پێچەوانەوە هەردوو لامان ناشرین بین بۆ یەکتری ناشرینە بین بەڵام ئەمەلی ئەوەم هەیە کە ئیشەڵا جوانە بین و زۆر مرتاحم لەگەڵیانە و دڵیشم خۆشە بە کارەکە و چەند جاریش وتومە هیچ هۆکارێک نابێتە ئەوەی ئێمە نمایش نەکەین هەر ئەبێ ئەو نمایشە بکەین ئینشاڵڵا ئەبێ نمایشە بکرێت و ڕۆژی یەکشەمە دەست خۆش کاگیاداش داڕشتنەوەی دەق هەم دەرهێنانی کارەکە بەڕێستیت چۆن داڕشتنەوەت بۆ دەقەکە کردووە کە بە جۆرێک بە زمانێکی سادە بە زمانێکی سەردەمیانە و وەک کوردیانە بگات ببینێت زۆر قورسە تۆ بیت کللتور و یاسای وڵاتێکی وەکو
رووسیا یا وەکو وڵاتێکی وەکو ئەو نووسەرەی من لێ ژیاوە برانسلاڤ نووشیج کە پێشووتر لە کوردستانە بە درێژایی تاریخی شانۆ مێژوو شانۆ کەمترین نمایشی کراوە زۆر زەحمەتە ئێعدادکردنەوە و ئامادەکردنەوەی ئەمانە تۆ ئەبێ بێت بیگونجێنی لەگەڵ ئەم حاڵەتانە لە کاتێکا کە دۆخەکە دۆخێکی کۆمەڵایەتیە بەپێی یاسای وڵاتەکەی تۆ شتێکە بەپێی یاسای وڵاتەکەی ئەو شتێکی ترە بۆیە زەحمەتی زۆر هەبوو بەڵام توانیمان زۆر بەباشی کارکتەرەکان بگونجێنین لەگەڵ ئێستای کوردستانە ڕووداوەکان بگونجێنین لەگەڵ ئێستای کوردستانە هەتا لە داڕشتنەوەی ناوەکانە من زۆر سوودم بینی لە ئەو ناوانە زۆر ڕووسی و سڕبی و ئەوانە بوون من زۆر سوودم بینی لە منتیقە کوردیەکانی خۆمان ئەو ناوچە کوردیانە سۆلافم بەکارهێنا شنۆم بەکارهێنا ناوەکان ئەو ناوانەی کە زۆر زۆر لە کوردەواریە بەکارێن پێشەنگم بەکارهێنا ئەوانم بەکارهێنا و توانیم لە ئامادەکردنەوەکەمە وای لێ بکەم کە کەمترین مۆرکی ئەو وڵاتە سڕبیە پێوە دیار بێت کە نووسەرەکە خۆی سڕبیە بۆیە ئامادەکردنەوەکە قورس بوو بەڵام بە هاوکاری کۆمەڵی ئەکتەری بازبوونی وەک کامیل و کۆمەڵە گەنجی بەتوانە کە حەزەکەن بەرەو پێشەوە بچن کارەکان ئاسانتر بوو ستافەکەی من زۆر دڵسۆز بوون بەڕاستی ئەو هەر لەسەر قسەی کاکامیل کە ئێستا باسی کرد کە چەند هەوڵی یاوە لەگەڵ ئەکتەرەکانی ترا دیمەنێکی کاکامیل لێ لە ناو نمایشەکەیە کاکامیل لەبێ بێتاقەت بێت ئەبێ بێتاقەت بێت لە دیمەنەکامیش ئەوە لە پرۆڤای سیرمەگرت کاکامیل بێتاقەت نەبوو وڵات تێبینیەکەم نووسیوتم دوای خۆم بۆ کاکامیل لە خوێنمەوە تێبینیوازی لێ بێنن سیرەکەم لە دیمەنی دوای ئەوەیە کە ئەکتەرەکەی بەرامبەری کاکامیل هەڵەی کرد کاکامیل زۆر بێتاقەت بوو لەو دیمەنەیە کەواتە بێ هەڵە بکرێ بۆی بێتاقەت قسەی پێ نەمایی دوای لە تێبینیەکانم کاکامیل وتی بەڵێ وتم چەند بێتاقەت بووی لەوەی کاکتەرەکە غەڵەتی وتی ئێوتم لەو دیمەنا بێت دووەنە بێتاقەتتر بیتی ینی دڵسۆزیەکەی کاکامیل و ستافەکە هەمووی ئەوە بوو کە ئەم ئیشە دروست بوو ئەگەرنا مەسەلەن دەرهێنەرە بەتەنیا ناتوانێت ستافێکی چل کەسی ئیدارە بکات بە ستافی دیکۆر و ستۆدیۆ و هاوکاری نمایش و ڕێخستن و هەموو ئەوانە ئەم تیمە کە ئێمە هەمان بووە چل کەسە یعنی چل کەس لە شوێنی خۆیەوە بە دڵسۆزی ئیشی کردووە بۆ خزمەتی ئەم شارەیە بۆ خزمەتی کوردستانە هیوادارین شتێکمان کردبێ کە بینەران بێن لە ئەم جەنجاڵی ژیانەیە چێژێک ببینن باشە هونەرمەند زایر جەلالیش لە کارەکەیە چۆن باز لە ڕۆڵەکەی کاکزایرەکەن کاکزایریش دەمێکە نەهاتۆ ناو ساحەی نواندن لەگەڵ ئەوەشا خراب نییە کاکزایر مرتاحم لەگەڵی تەوەن کاکزایر ڕۆڵەکەی لەگەڵ منە بڵێن من کابراایکی دەوڵەمەنم ئەوش لەبەر دەستمایە زۆربەی زۆری ئیشەکان بەو ئەەکەم بەڵام سیرەکەم ئەم پیاوە هەچێک ئەکات منیش بەگوێی ئەەکەم و دوایە بێ بەزەرەر تو ڕەمەکات جاری وا هەیە دڵخۆشم ئەکا بەس دڵخۆشکردنەکانی کەمە بەزەوەی کە زۆر تو ڕەمەکە زۆرترە ئەجنا مرتاحم لەگەڵی خۆشی مرتاحە لەگەڵ منە سەرەتاژ هەموو کاکزایر شتی بەخۆ قایم بێ باش بە ئەو هەوڵەیەم باش بم فعلن هەوڵیاوە باش بێت و مرتاحم لەگەڵ هەمویانە بەڕاستی جاری واژ هەبووە لە ملاحەزەکانە کاگاداش دەزانێ خۆم تووڕە کردووە یەک ئەکتەر خۆی لێڵ نەکردوە خۆی تێک نایەوە لەبەرەوە من چاوی هەمویان ماجەکە هەمویانم خۆشەیە باش لە ڕکلامەکانە لەیەکێک لە ڕکلامەکان وسیتانە پلانەکانی بلیمەت بلیمەت چیە؟ ئەوە بلیمەت ئەو پیاوەی لای منە کاکزایر هەچی پلانە ئەو باشە ماڵی جیفۆتە؟ ئەو پیاوە ساحەب ماڵی کاکامیل باشە ئەقڵیان پارە با کاکامیل جواباتەوە کاکامیل ئەقڵیان پارە من بەڕای خۆم بڵێم وەکو ڕێی خۆت و ئەو کارێکتەرەکەم پێم بڵێ وەڵای من ئەڵێم عقڵ چونکە عقڵ بەڵێ کە عقڵەکە هەبوو پارەش ئەبێت جاری وا هەیە پارەکە هەیە عقڵەکە نییە زەرەرە بەجددی من لێیا پارەکە هەیە عقڵەکە نییە زێکم زەرەرم لێیە بەس دوایی کە ئەگەڕێمەوە بۆ لای عقڵ پارەکە لە دەزەیەم دڵم هەر خۆشە لەبەرەوەی ئاسوودە ئەبم خۆم خێزانەکەم ئەقڵیان پارە و بوو ئەمەشتان نووسیوە لەگەڵ شانۆی دکتۆرە لە خوار شانۆی دکتۆرە و ئەقڵیان پارە وەک پێشتر بە جەنابتم و دەرهێنەرە بێ ئایدیای هەبێ بۆ تیمی مارکێتینگیش بە تەنها بەس نییە کە ئەکتەرەکەت باشترین نواندن کە یان خەتی دەرهێنانەکەت باشترین خەت بێت ئەمەش کردمانە بەشێک لە پلانی دراماتیشی ئیشەکەمان و پلانی مارکێتینگی ئیشەکەمان
کە بینەران دڵنیا بنەوە لەوەی کە ئەم نمایشە بینایەک دروست کراوە، بیناکە هێندە ئاسان بنیان نەدراوە بۆ ئەم بابەتانە. من پێم وایە ئەگەر پارەت هەبوو عەقڵت نەبوو سوودی نییە، ئەگەر عەقڵت هەبوو پارەت نەبوو ڕۆژێک هەر پێی ئەگەی. بۆیە بەڕای من عەقڵ. دەستخۆش. سوپاس. بەڵە کۆتاییە زۆر بە کورتی پەیامی هەردووتان مەوێت پەیامێک ئاڕاستی بینەرەکانەکەن وە کات و شوێنی نمایشەکەمان پێ بڵێیتەوە. فەرموو نانە کاکامیل فەرموو. من بورە هەموو جارێ هەر من نابێ فەرموو. پەیامی من بۆ هەموو بینەرەکان، بینەری کورد هەمووی بەگشتی و بە تایبەتی شاری سلێمانی کە شاری پایتەختی ڕۆشنبیریە، من دڵم خۆشە لەبەرەوەی ئێمە هەموو وەختێگە بێ کارێک بکەین ئەو شەیە بسەلمێنین و تازەی کەینەوە کە پایتەختی ڕۆشنبیریە هیچ شتێک نەبێتە هۆی ساربوونەوەمان. زۆر شت هەیە بێتە هۆی ساربوو نەمان و جاری وا هەیە ئەڵێن ساردین بانێکەین نە با ئێمە پشت بە جوهدی خۆمان ببەسین سارد نەبینەوە. خۆشەویستیم هەیە بۆ بینەرەکان بەڕاستی سلێمانی بینەرێکی زۆری تایبەتی شانۆن. ئێمەش دڵمان خۆشە کە ئەم ساڵی 2026 کۆمەڵێ شانۆی جوان کراو، کۆمەڵە شانۆی جوانیش بەڕێوەیە بێجگەلەوەی ئێمە خۆشەویستیم بۆیانەیە دەستیان خۆش دەستخۆشییان لە یەکەم خۆشم ئەون کارەکان بەدڵ بێ دەستیان خۆش بێ خۆشم ئەون ئەگەر بەدڵیشیان نەبێ. دەستخۆش کاکامیل ڕۆژی یەکشەمە تەختەی شانۆ ئەتبینینەوە. من زۆر سوپاسیێواکەم و پێشەوەی بچینە سەر و بابەتی کۆتا پێیان هەبێ بۆ هەموو ئەو هاوڕێ عەزیزانم کە لە ستافەکانی تران یا لە پێش ئێمە نمایشیان کردووە دەستیان خۆش بێ بە هیوای سەرکەوتن و ئەو نمایشانەی کە ماویشن لە دوای ئێمە من ئامادەم وەکو دەرهێنەر ئەگەر ستافێکی شانۆیی کێشەیەکی بودجەی بۆ دروست بوو هەموو بودجەی من کە ئەمێنێتەوە لەم شانۆیە پێشکەشی ئەو ستافەیەکەم بۆی کە ئیشەکەی بەردەوام بێ و نەوەستێ ئەبێ پشگیری یەک بکەین ئەگەر پشگیری یەک نەکەین ناتوانین. بۆیە دڵنیا بن لەوەی کە من با ئەو شاشەی کورسات شاید یۆ قسەی من بێ ئامادە نیم یەک سنتی شانۆگەری من کە ئەمێنێتەوە وەکو بودجەی دەرهێنەر هەڵبگرم ئەگەر ستافێکی تر پێویستی بە گەورەترین شت بێ تا بچووکترین شت بێ ئەمە با دیارەشی من بێ دەست پێشخەریەشی من بێ بۆ ئەو برا خوشکە عزیزانم کە لە ستافەکەی تران. ڕۆژی یەکشەممە کاژمێر 6 من بانگێشتی هەموو خەڵکی کوردستانەکەم نەک بە تەنیا سلێمانی بێنە نمایشی شانۆی دکتۆر کاژمێر 6 لە تەلاری هونەر بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات توێش ببینن و شانۆکە ببین و بەشدار بن لەگەڵمانە لە دەنگانەکە چێ قوربانیە بێزگە کاکامیل. دەستان خۆش بێ و هەر بژین زۆر خۆشحاڵ بووین بەخێر بێن چاوەڕێی کارێکی زۆر زۆر سپاس ڕێزمانەیە دەستیەوە خۆش بێ. سپاس بۆیەوە.